دەم باش خوشک و بران هێژار سەر کەنالا قارەمان ئێزیدی یوتیوبدا. با ڕۆژاز دبینم ڕەڤۆک و بازدای و خەفرۆشێک و درۆژا غیرەتێدا بازدانا لەسەر ڤان مالپەرێ جڤاکی بوونە ڕامبۆ و وەتەنیاتە لەسەر حەسابێ کوردستانê lê dixin êgo xwedkê Kurdistanî xwekê dilşewatê Kurdistanê ji gotina birêz Aldar Xelîl az bûne çawa gotiya pêşmergê roj ne pêşmergena insanî murtezîqana yan jî xayînin. براستی حرمتا من جوان پێشمەرگا ڕاهەیە ئەو پێشمەرگێک و تەلەفۆنێ ددن من و تێکیلیا من وان باو ڕاهەیە دەبێژن برایە قەهرەمان ئەم ژی زارۆکێ ڕۆژاوانە لێم کەتنە بن مەجبوریکێ ئەم لێ دەریش بۆ نانانێ زکێ خوا مەج لێوانن خوا کردە. یانجی حرمەتا مش ناوێ پێشمەرگا ڕاهەیە لێستخوازم ژوەرە بێژە مەفهومێ خیانەتێ چییە؟ گەلو ئەو ئەنسانێ بدەستێ نەیار و دژمنێ باو و کالێ خۆوەرێ تدریبکردن یان پەروەردەکردن ji bo nago rojkel dijî birayê werê şoxlandin çi ji wara tê gotin? Nexayînin? Ew kesê got şevra di dawa dijminê bav û kalê xwe de rûdinin û dibêjin divê em Kurdê ne li ser kêfa ma yan Kurdê ne li ser kêfa birayê wanî mezin Erdogan beqalînin mav ne xiyânete birayê min. We çû Lîbya şer kir ji Erdogan re me çavê xwe girt. وهات العفرینە ژاردۆغارە شەر کرد لە دژی یە پەگێ و یە پەژێ بە هەزارە کەچ و خۆرتێمە بدەستێوە هاتن کوشتن دیسەمەد بر چاوارە گرت. وهات وەگۆ 50-50 دیسەمەد بن چاوارە گرت. لێ مەسەلا گۆ ئون بێن ئون ئیدارا مازاتی یان شۆڕەشە ڕۆژاوا تەبلی هەفدە بکن وەک مەسەلا سەرۆکیەوە برایم تڕۆ دەبێژێ دەبێ ئیدارا زاتی وەرێ هلوەشاندن. پشتی ڤاقا جانگۆریە واقع کەچ و خۆرتێک و خوینە خۆڕژاندنا چاوێ وەلەیە ئەوون شۆڕەشە ڕۆژاوا یعنی ئون تێک ببن وە نکاری بوو خۆ بپارێزن وە نکاری بوو دایک و خوشکی خۆ بپارێزن ئون بازداینە ئونێ بن شەڕێ وان کەچ و خۆرتێ دەلال بکن ئون سەردەژی گوتنە مرتەزی قەلسەر خۆ قبول ناکن گەلو ئەو ئینسانێ گۆڕابێ داوا دژمنێ خۆ دەڕوونێ داوا دژمنێ باو و کالێ خۆ دەڕوونێ ئەوێ گۆ دەستێ خۆ بشە ڕۆ بدێ دژمنێ باو و کالێ خوا و براتبێوی و بەمەعاشێوی وەرێ سیخورتیە و خیانەتێ ژێرە بکێ گەلۆ مەفهومێ خیانەتێژ وی تشتی خیانەتتر بێتر هەیە ئەو ئینسانێ گۆ زمانی خۆ قبول نەکێ دەبێژنم زارۆکی خۆ ناشینن زمانی کوردی ژوی تشتی خیانەتتر هەیە برایە دەلال ئەو کەسێک و نەکەوێت تفاقا وڵاتی خۆ نەکەوێت تفاقا شۆڕەشاخوا گەلۆژوی تشتی خیانەتتر و بێغیرەتر و پیستر دنیای دەچێ بووە برای دەلال پێشمەرگێ ڕۆژ لە باشووری کوردستانێ چکن برایمە چوونە لێ دەرێ بلۆکا چێکن چوونە لێ دەرێ گاتۆ و کۆخنێش بۆنە نزانم ڕئیس و سەرۆکی خۆی گۆ دەبێژن پێشکێش بکن لەسەر دەستێ دەولەتە دژمن و داکردکە تێن تەدریبکردن و پەروەردەکردن ji بۆنا کێ برایە دەلال ئاv جەحشک و خۆفرۆشن برای من گونەهایەک ناوێ پێشمەرگال سەروان بکەین ئەبوو چیچۆ شتەغالی خۆش گوت وەختا گۆگوت گۆژ وڵاتێمە دەرکەون گۆ دەڤژ وڵاتێ خۆ بەردایە و هاتنە وڵاتێمە گۆ ئەم وەشینن گۆ ئون خزمەت کێژمەرە بکن و ئەمژی هاڵۆ و هاڵۆ بژنێ وە دەکەن هەگەر وەش خۆفهێت بکرا هەنگی ئەو گوتنە ئەو بۆچی چۆ گۆژوارە گوتی غیرەتت سەرێوەدا هەبووە و هەنگی حەقە سەرێ خۆ بتەواندا و دەی نەکرا زمانێ خوا و ئەبەدەن نەدایە شۆڵاندن و ئاف سێوەلەک و مێوەلەکێ لڤا دەرا حەشاشک و مەشاشکێ لڤا دەرا قۆندا و بازدا و ڕەڤۆکێ لڤا دەرا گۆ زمانی خۆ سەر ئیدارا زاتی درێژ دەکەن برایم تشتێک و ئیدارا زاتی بخوازێ سەر کێفا خۆ بکە ئەون لێ دەرێ خۆدیە ماڵێ ئەون ئێگۆ دپارێزن ئەون ئێگۆ خوینە خۆ دەڕژیرن ئەون ئێگۆ تابێت بینن ئەون لێ دەرێ ئێگۆ بریندار دەبن و دتێشن و خەوب چاوێوان ناکەوێ بریارێ بریاراوان بێ و نە بریارە تسێوەلەکی و شلاتیە بازدای گۆزمانی خۆلوێ دەرێ لەسەر ئیدارامە یان سەر شۆڕەشامە درێژ دەکەن بژیە پەگام و بژیە پەژە و ئەم دلەشکەرە یان دەعسکەرە یانژی دبەرلەمانە یانژی دسەرۆکە یانژی دفەرقیە ئەمە ناوە ڕۆژاوا خۆدا قبول ناکەن ئەڤ ئال ڕۆژاوا دمەسلینێ و نەزێدەتر
انساني بخوازي بكوي اتفاقا ملطي خوا بكوي اتفاقا شورشا خوا سرسلا وسرچابا لي ايغو دستي خو بدي دجمنو بشافورو ديارتي ودجمناتيا شورشا ما بكي امي بيلاف وقوندرا هر شروان كي وهر ولاد باريس كي بكن دريوي وامي بقوندري بيرا بشتغل نرسر كيفاوي جبرگو حیفت قوندره جی بکه دوی جبرگو قوندره کار کی باشش بروباتی و انسانیت رد کی لیغمنا که بروی نقل قوندره بی سلا و رزش بونا و تفدا و نقطك تعلیجی وارو جا ماموستا هنرمند عیمات که کلو جبونا في قوتنا آلدار خليل قالك ستراني خواي بري دوباركي يانجي وصفي بيشمرقادي براعي مات كيفا مشترتي وق برادركي تو هنرمند كي روش آواي قربانا چاویتا هگر تبکی تنگ تنگ جمالا خور بکا تنگ تنگ نجمالا خر کیرا دروجا قوام و غیرت دا دروجا گو روش آوا سروگونی هفدبو كفر سر كفر نما حتى نهاجي جو ملطي بحوجي ميا بحوجي آريكاريا ميا ما نديت جو او پشمرگی تب ناوی روش و پشمرگی گو شنگال باز داینجی او پشمرگی اولمپیادی گو هاتن آریکاری که بروش آوا را کرن یان مقاومه که دروش آوا دا کرن یان خوینا خود بروش آوا تدرجانن برسترانه ترسر شورشاتا بنشتاجی روش حمه هنرمندی گوش خلکیرا دکن تنگ تنگ بر سر آخا تبه سر ولاته تبه سر مالا تبه اوه گو دایک و خوشکه تد بارزن یا پگو یا پجنه نه پیش مرگنه برای دلال حبکی قیمت بدن خواه حبکی بضمیر و وجدان من یان ملکی هوزان و هنرمند اجبر دلنان خو بصلحتا خو قري عيبا يعني هنر دويت الراستيا ملط خو بيني شاني دنيا وعالمي بدي تبستراني خو تدرد ملط خو وآزار ملط خو تدبيجي تنرى بيش خلكيرا تمالا خو آوانا كريت هرج مالا خلكيرا دعوت و گووند و دیلان علیخی یا برای عیمات کاکلو یا ما مستهجا و دلال سلا و رزش بنا هر كردكي ولات باريز ونعلت الصد نعلت الخاين وخفرو شابي وسيخوري أردوغان بي إيقو دداوا أردوغان دارودنن قون درك چلو چار ددوي وان دبي قالك سباس اجبونا قهدارياوا